وەکیل مستەفا ئەو کەسایەتی لە هەموو ژیانیدا حەسرەتی بۆ کوردستانێکی سربەخۆ دەخواست. وەکیل مستەفا کەسایەتێکی نیشتیمانی کوردی یەکێتی سۆڤیەت بوو. لە ساڵی 1938 زاینی لە وڵاتی ئۆزبەکستانی ئێستا کە پێشتر بەشێک بوو لە یەکێتی سۆڤیەت لەدایک بووە. بنەماڵەکەی لە قەفقازەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور خرابوونەوە. دواتر لە ساڵی 1967 کۆلێژی ماف لە زانکۆی قێرقستان تەواو کرد. پاشان بووە بە سەرۆکی شارەوانی شاری ئۆش لە قێرقستان. لە ساڵی 1991دا دامەزراندنی کوردستانی سووری ڕاگەیاند. دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەت بەرەو وڵاتی ئیتالیا بەڕێ دەکەوێت و لەوێ نیشتەجێ دەبێت. وەکیل مستەفا کەسایەتێکی ئەدەبدۆست و گرنگی پێدەری هەموو ئەو بابەت و کردارانە دەبوو کە دەبووە هۆی ئازادی و سربەخۆیی بۆ هەر چوار پارچەی کوردستان. بۆیە بە هەمان مەبەست و هەست و سۆزەوە کتێبێکی بەناوی کوردستانی قەفقاز نووسیوە. پاشان چەندین وتاری مێژوویی و سیاسی نووسیوە و لە هەموو ژیانیدا حەسرەتی بۆ کوردستانێکی سربەخۆ دەخواست. حەسرەت و ئاواتی وەکیل مستەفا بۆ کوردستانێکی سربەخۆ و ئازاد ڕەنگدانەوەی تەواوی لە ژیانیدا پێوە دیار بوو. بۆیە بەر لە کۆچی دوایی لە وەسیەتەکەیدا دەڵێت: مادەم نەمتوانی ئازادی باشووری کوردستان ببینم، ئەگەر مردم تەرمەکەم لەژێر ئاڵای پیرۆزی کوردستان لەوێ بە خاک بمسپێرن. وەکیل مستەفا یەکێک بوو لە تێکۆشەرە ناودارەکانی کوردستانی سوور. کاتێک یەکێتی سۆڤیەت لە سەروبەندی هەڵوەشانەوەدا بوو، ئەم تێکۆشەرە ماندوونە ناسە کوردپەروەرە لەگەڵ کۆمەڵێک تێکۆشەری دیکەی کوردستانی سوور لە شاری لاچینی پایتەخت بڕیاریاندا جارێکی تر کوردستانی سوور ڕابگەێن و لە 11 مانگی تەمموزی ساڵی 1992دا ڕاگەیاندنی کوردستانی سووریان بڵاو کردەوە. بەڵام زۆری نەبرد وڵاتانی دەوروبەری کوردستانی سوور ڕاگەیاندنی کوردستانی سووریان سەرکورد کرد و بڵاویان بە خەڵکەکەی کرد. ئەمەش بووە هۆی ئەوەی کە وەکیل مستەفا بەرەو ئیتالیا سەری هەڵگرت و لە ڕۆمای پایتەخت داوای پەناهەندەیی کرد هەتا کۆتایی ژیانی هەر لەوێژیا. وەکیل مستەفای سەرۆکی پێشووی تەڤگەری ئازادی کوردستانی قەفقاز هەموو ژیانی بۆ خزمەتی کوردستان بە تایبەتی دامەزراندنەوەی کوردستانی سوور تەرخان کردبوو کە پێشتر لە ساڵی 1923 دامەزراندبوو. لە پێناو ئەو کوردستانەی کە هەمیشە لە هەزر و بۆچوونیدا بوو، تووشی دەربەدەری و ئاوارەیە و بەندکردنی زۆر بوو. لە ساتەکانی کۆتایی ژیانی خۆیدا هەر بە خەیاڵ و بیری دامەزراندنەوەی جارێکی تری کوردستانی سوورەوە بوو. ئەو کوردستانەی کە لە 25 گوڵانی ساڵی 1923دا دایمەزراند و لە ساڵی 1930دا کۆتایی پێهات. ناوەندی ئەو کۆمارە لە شاری لاچین بوو. بەهۆی گوشاری هەندێک لە دەوڵەتانی دراوسێەوە تەمەنی کوردستانی سوور کۆتایی پێهات. ئەمەش دوای ئەوە هات کە سەرۆکی پێشووی تەڤگەری ئازادی کوردستانی قەفقاز وەکیل مستەفا لە ساڵی 1992 لەسەر داواکاری و رووسیا و ئەرمەنستان سەر لە نوێ کوردستانی سووری دامەزراندبووەوە. وەکیل مستەفا بە حەسرەتەوە دەڵێت: هێشتاش خەون بە کوردستانی سوورەوە دەبین و دەڵێت 1500 ساڵی تریش بەسەریدا تێپەڕ ببێت کوردستانی سوور هەردا دەمەزرێتەوە. پاشان وەکیل مستەفا باس لەوەش دەکات کە بزوتنەوەی ئازادی کوردستانی قەفقاز کە ئامانجەکەی بریتی بوو لە دامەزراندنی کوردستانی قەفقاز یەکەمین کۆنگرەی خۆی لە 9 ساڵی 1992دا بەست. لەو کۆنگرەیەدا وەکیل مستەفا وەک سەرۆک هەڵبژێدرا و پاشان پرۆفیسۆری مێژوو شەریف عەشیری وەک جێگیری یەکەم و نووسەر و لێکۆڵەر عەلیخانی مەمۆ کە لە پەرلەمانی ئەرمەنستانیشدا کاری دەکرد وەک جێگیری دووەم هەڵبژێردران. وەکیل مستەفا نایشارێتەوە و دەڵێت کوردەکان ببوونە دوژمنی هەندێک لەو دەوڵەتە دراوسێیانەی کە ببوونە هۆی تەمەن کورتی کۆماری کوردستانی قەفقاز. هەروەها وەکیل مستەفا باس لەوەش دەکات
لە ساڵی 1992 ئەو کاتەی کە ئێمە کوردستانی سوورمان ڕاگەیاند شاری لاچین کرا بە پایتەختی ئەو کۆمارە و شارەکانی لە ناو سنووری ئەو کۆمارەدا بوون لە دوای 2 مانگ گولبەدیل، زەنگیلە و جەبراییل لەسەر داخوازی هەندێک لە دەوڵەتانی دراوسێ چەندین پێشنیاری مادین خرایە بەردەست بۆ ئەوەی دەست لە کوردایەتی و کۆماری کوردستان هەڵبگرم، بەڵام هەمیشە و هەموو کات زۆر بەتوندی وەڵامم دەدانەوە و پێم دەگوتن کوردستان شەرەفی ئێمەیە، ئێمە هیچ کات شەرەفی خۆمان بە پارە و سەروەت و سامان و ماڵی دنیا نافرۆشین. ئەوەی شایانی باسە کوردستانی سوور لە نێوان ساڵانی 1923 بۆ 1929 لە هەندێک بەڵگەنامەی فەرمی یەکێتی سۆڤیەت دەڤەری ئۆتۆنۆمی بە کوردستانی سوور ناوی هاتووە و لە هەندێک سەرچاوەی دیکەدا بە قەزای کوردستان ناونووسکراوە. پاش کۆچی دوایی وەکیل مستەفا لە 5 دەی 2019 لە بەلجیکا ماڵ ئاوایی لە ژیان دەکات و کوردانی تاراوگە بە تایبەت کوردانی یەکێتی سۆڤیەتی جاران بەبایەخەوە لەو ڕێوڕسمەیان ڕوانی و بە خەسارەتێکی گەورە هەژماریان دەکرد. پاشان لەسەر وەسێتی خۆی تەرمی پیرۆزیان گەڕاندەوە باوەشی کوردستان و تەرمی بەڕێزیان لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە هەولێری پایتەخت لەژێر ئاڵای پیرۆزی کوردستان بە خاک سپێردرا. کاری دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە بە سپۆنسەری دکتۆر تەها ڕەسوڵ.